9 هاوڵاتی عێراقی کەوا خەڵکی سامەڕان کە دەیانەوێت لە ڕێگای قاچاغەوە سنووری نێوان هەرێمی کوردستان و تورکیا لە گوندی ماوانی سەربەنەحی سیدەکان لە قەزای سۆران ببڕن، 4 لەو هاوڵاتیانە لە سنوور پەڕیونەتەوە بۆ وڵاتی تورکیا و یەکێکیان گیانی لەدەستداوە و سیانەکەی دیکەشیان ڕەوانەی نەخۆشخانەکانی تورکیا کران. هەروەها زیادبوونی ئاوی ڕووباری ماوان ڕێگر دەبێت لە پەڕینەوەی 5 هاوڵاتیەکەی دیکە کە 4 منداڵ و ئافرەتێک بوون. ئەوان لە سنووری هەرێمی کوردستان دەمێننەوە و بەهۆی نەبوونی خواردن و سەرمای زۆرەوە لەسەر ماڕەق بوونەوە. دواتر تەرمەکانیان ڕەوانەی پزیشکی دادی سۆران کران. بەپێی ئەو زانیاریانە کە ئێمە هەمانە دیارە ئەو هاوڵاتیانە کە 4یان منداڵن و یەکێکیشان گەورەیە ویستویانە بپەڕنەوە لە ڕووباری ماوان بپەڕنەوە بۆ وڵاتی تورکیا لەوێشەوە مەبەستیانە کە خۆیان بگەینە وڵاتانی ئەوروپا، بەڵام لەبەر هەستانی ڕووبار ناتوانیە دەرباز بوون و لەوانەیە لە بێنانی و هەروەها لە سەرماڕەق ببوونە و ببیتە هۆی گیان لە دەستدانی. لە کاتی گەیشتنی تیمەکانمان بۆ سەر سنوور لەلایەن سەربازانی تورکیەوە پێیان ڕاگەاندرا بوو کە ئەو جگە لەو 5 کەسە دیارە 4 کەسی تریش لە ڕووبار دەرباز ببوون، لەوانیش کەدبوونە دەستی جەدرما، بەڵام یەکێکیش لەوان لەو چارانێک کە دەرباز بوون یەکێک لەوان بە هەمان شێوەی ئەمبەرە لەسەر ماڕەق بوویتە و گیانی لەدەستدا و سێکانی تریش لەلایەن ئەوانەوە گەاندراینە نزیکترین نەخۆشخانەی سنوورە. تاوەکو ئێستا کە سوکاری ئەم هاوڵاتیانە دیار نین، بەڵام بە پێیوتەکانی پۆلیسی سۆران هاوڵاتی عەرەبن و عێراقین و دانیشتووی پارێزگای سامەڕان تاکو 3 ڕۆژی دیکە تەرمی ئەم هاوڵاتیانە لە پزیشکی دادی سۆران دەمێننەوە و دواتر ڕەوانەی پزیشکی دادی هەولێر دەکرێن تا کە سوکاریان ئاگاداری ڕووداوەکە دەبن. ئەو تەرمانە هەتا ئێستا ناسراونینە هیچ چونکە هیچ بەڵگەنامەیەکان ناسنامەیەکیان پێ نییە، بەڵام بەپێی زانیاریەکان خەڵکی عەرەبن هاوڵاتی عەرەبن لە کاتی ئێستا تەسلیم بە پزیشکی دادی سۆران کرانە بەپێی زانیاریەکانمان تا 3 ڕۆژ تەرمەکان لێرە پارێزراو دەبن. ئەگەر کە سوکاریان ناسران و کە سوکاریان بیندراوە ڕادەستیان دەکرێت و ئەگەرنە لەلایەن ئەوانەوە ڕەوانەی پزیشکی دادی هەولێر دەکرێن لەوێ پارێزراو دەبن تا ئەو کاتەی کە خەڵکیان لێ پەیدا دەبێتیان ئەوەیە دادوەر بڕیاری لە چارەنووسیان دەدات. تەنها لە ماوەی 2 مانگی ڕابردوو لە سنووری سۆران 44 کەس بە تۆمەتی بە قاچاغبردنی هاوڵاتیان دەستگیر کراون و 89 هاوڵاتیش کە ویستویانە بپەڕنەوە بۆ تورکیا دەستگیر کراون، کەوا 47 هاوڵاتی لەوانە تەمەنیان لە نێوان 1 بۆ 9 ساڵ بووە و 32 تریشیان تەمەنیان لە سەرووی 20 ساڵەوە بووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.